رقم دێمیان لۆ نێرم لكن إيه راح يباشرني ها؟ لا والله والله شح صب دودة دبرو كاكا دبرو إيهوار دبرو مامستا إسماعيل خودو بخط سولا كان يسمع أما بس ما تشوفيش أما طلبەکانی جامعی سۆران گرتبوونەتەوە بۆی داوای مافی خۆمان بکەین بچووکترین مافەکە ئیتر نازانم زۆربەی جامیعەکانی وڵات هینی جیهان داوای مافیان کردووە یعنی نازانم بۆچی بەو شێوەیە ئێستا لێرە گرت بووینەتەوە هەر زوو دوای نیو سعات چەکداریان بۆ بان کردین بۆەوەی کە بڵاومان پێ بکەن ئەگەر هیچ نەبوودێکی تەلەبەکانیان برد بە زۆر گرتیان ڕایان کێشە ئێستا نازانم ئەو داهاتووی ئەو تەلەبەداماوە چی لێ هاتووە ئێمە بۆیە بە کورتیاڵین ئێمە هاتوین لێرە داوای مافی خۆمانکەین زۆر بە ئاشتیانە بە هیچ تونند و تیژێک و هیوادارین داواکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە نەرمونیانی هاتوین ئانیش ئەمانەیە بە ڕێز و بە احترام و مامەڵامان لەگەڵا بکەن حکومەت پارەت بۆ هەموو شت هەیە سوێن بەخوا مانگێ پێشە چەند مانگ پێشێستا هونەرمەندێکیان لە لوبنانەوە هێنابوو بە دەفتەر بەسەریاندا دەکرد دە دەفتەریان پێدا بوو یعنی دە دەفتەر هەیە هونەرمەندێک بێتن کۆمەڵگای تۆ تێک بدا پارە بۆ ئەوەی بەس پارە بۆ من یەکە بەیانی دەبم بە بنیاتنەری ئەم وڵاتە ئێمە وەکو قوتابی زانکۆ و پەیمانگاکان داوای مافی خۆمانەکەین کە دەرماڵەیەوە مافەکانمان تەنها دەرماڵە بەرتەسک نابنەوە چەندین مافی ترمان هەیە و معاناتمان زۆرە لە داخلی لە
کەمپەس لە زانکۆ تاوەکو ئێستا هۆڵی خوێنمان دیار نییە دوێنێ لە محکەمە دەرسمان خوێندیە شوێنی خوێنماتەواو نییە لە داخلی مەعاناتمان هەیە ئاوی پیسە کارەبا خراپە ئەوە دە ڕۆژەبی ئاو ساردا هەر ئاو گەرم نەبووە کەوا داوا لە سەرۆکایەتی زانکۆی سۆران بکەین ئەگەر بێت و هەر چاوسورکردنەوێک یاخود دەستۆشاندنێک یاخود هەر بێت و زەرێک لە خوێندکاران بدرێکەوە هاتونەتە سەرخەت بۆ خۆپیشاندانان ئەوە ئێمە دووبارە هەڵوێستی خۆمان دەبێت و لە بەرامبەر ئەو ناحەقیکەوە ئەگەر بێت و بەرامبەریان بکرێت بێدەنگ نابین و دووبارە دێنەوە سەرخەت و ئینشاءالله ئەو هەوڵانێکەوە داومانە بە زایە ناچێت. ئێمە وەکو قوتابیانی زانکۆی سۆران ئەوڕۆکە لێرە خڕبووینەوە مەبەستمان ئەوەیەکەوە داوای مافەچی ڕۆی خۆنەکەن کە ئەوش دەرماڵەیە دەبی بە قوتابیان بدرێتەوە دەرماڵە بۆیان بگەڕینەوە ئەوە مافی سەرەتای جگە لەوەی چەند داواکاریەکی دیکەی سادەنێ ئەویش لە داخلیەکان هەرچەندە بەخۆم تەڵەبەی داخلی نیمە بەڵام ئاگادارم مەعاناتیان زۆر پێویستە لە ئاوە لە کارەبا لەو شتانە زۆر پێویستیانە یەک هەفتێ ئەڵێتنەوە کارەبا و ئاویان نییە حکوومەت داواکاری لێیان کەوا داواکاریەکانمان جێبەجێ بکەن و سەرۆکایەتی زانکۆش لێرە بەدەم ئێمە نەهاتینە ئەمە بەنۆژۆرە پۆلیسیانینە چەچیانینە پێویست ناکات چەچی بینن ئەمە داوای مافی خۆمانەکەین بەهێمنی هاتینە داوای مافمان کردیە ئەمە تەڵەبەینە ئەو شتانە لەمە ناگونجێ ئەمە بە تونند و تیژی ئەو شتانە داوای مافی خۆ ناکەین بەهێمنی هاتینە پێویستی بە پۆلیس ناکرد تەڵەبە دەبی داوای مافی خۆم بکە تەڵەبە داهاتووی وڵاتە دەبی شۆڕش ئەکرێتن دەبی لە تەڵەبەی سەر هەڵبڵێ